ڕۆژتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 پرۆگرامە هەمە ڕەنگ و بە سوودەکەی ڕۆژ باش. ئەمڕۆژ هاتمۆلاتان بە وزەیەکی زۆرەوە تا بڕگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژ باشتان پێشکەش بکەم بۆ هیوام کە ڕۆژێکی باش وە سەرەتای ڕۆژەکەی بە باشی دەست پێ بکەن تا هەفتەیەکی خۆش بەڕێ بکەن و تەواوی ئەم ڕۆژش بە تەندروستێکی باش و پڕچالاکیەوە بەڕێ بکەن. بۆ هیوایم کە هەمیشە تەندروست باش بن و خۆپارێزیەکانتان لە بیر نەچێت و هەروەها گەشتبین بن بەرامبەر ژیان تا ڕۆژێکی باش بەڕێ بکەن. ئێمە ئەمڕۆ لە پرۆگرامی ڕۆژ باش تەوەری گرنگمان بۆ ئامادە کردوون کە باسکردنە لە بەرهەمی کەسانێکی بەهرەمەند یاخود کەسانێک کە ئامانجیان بۆ بەرەو سەرکەوتن و ئێستا ئەو بەروبوومێک بەدەستیان هێناوە وەریان گرتوتەوە چنیویانەتەوە لە ناوەڕۆکی پرۆگرام درێژەی پێدەدەین و گرنگی زیاتری پێدەدەین و گفتوگوی لەسەر دەکەین بەڵام سەرەتا لە بیری ناکەین بە کورتێک لە هەواڵە ناو خۆی و جیهانیەکان دەست پێ دەکەین. قایمقامی شنگال داوا لە هەموو لایەنەکان دەکات پاڵپشتی لە ڕێککەوتنی ئاساییکردنەوەی شارۆچکەکە بکەن. مەحما خەلیل قایمقامی شنگال ڕای دەگەێنێت خەڵکی شنگال چاوەڕێی جێبەجێکردنی تەواوی ڕێککەوتنی شنگالن بۆ ئەوەی تەنیا شنگالەکان ناوچەکانی خۆیان بەڕێوە ببەن و لە داهاتوودا ئاوەدان بکرێتەوە. دەژڵێت نابێت تەنیا ئاڵا لەسەر بارگای هێزە چەکدارەکان بهێنرێتە خوارەوە بەڵکو دەبێت بە تەواوی سنوورەکە چۆڵ بکەن لە شنگالەوە و بچنە دەرەوە. بەڕێوەبەری پۆلیسی زیقار لە پۆستەکەی دوور خرایەوە. مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق دوای ئەوەی بەهۆی پێکدادان و ئاڵۆزی و خۆپشاندانەوە دەیان کەس بوونە قوربانی بڕیاریدا حازم ئەلوائیلی بەڕێوەبەری پۆلیسی پارێزگای زیقار لە پۆستەکەی دوور بخاتەوە. هاوکات کازمی فەرمانی کرد لیژنەیەک بۆ لێکۆڵینەوە لە ڕووداوەکان پێک بهێنرێت و هاتوچۆ لەو شارە قەدەغە بکرێت. نەتەوە یەکگرتووەکان لەبارەی تیرۆرکردنی زانە ئەتۆمیەکەی ئێران داوای دان بە خۆداگرتن دەکات. فەرحان حەقوتەبێژی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان لە بەیاننامەیەکدا ڕایگەیان راپۆرتی وردەکاری تیرۆرکردنی موحسین فەخریزادە زانە ئەتۆمیەکەی ئێرانیان لە تاران بەدەستگەیشتووە و داوای دان بە خۆداگرتن لە هەموو لایەک دەکەن. ڕاشی گەیان پێویستە هەموو لایەک دوورکەونەوە لە هەر کارێک کە ڕەوشی نەوچەکە ئاڵۆز بکات. هاوکات بەرپرسانی ئێرانیش جەخت لە تۆڵەی تیرۆرکردنی فەخریزادە دەکەنەوە. بە تۆمەتی بانگەشەکردن بۆ کەجەکە 59 کەس لە باکووری کوردستان و تورکیا دەستگیر کران. لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا لە هەڵمەتێکی فراوانی هێزە ئەمنیەکانی تورکیادا بۆ سەرلایەنگرانی هەدەبە 59 کەس لە شارەکانی باکووری کوردستان و تورکیا دەستگیر کران. لەلایەن خۆشیانەوە بەرپرسانی هەدەبە ڕای دەگەێنن ئامانج لە ئۆپراسیۆنی هێزە ئەمنیەکانی تورکیا شکاندنی پارتەکەمانە بەڵام هەوڵەکەیان بێ ئامانج دەبێت. ڕێکخراوی تەندروستی جیهانی پێشبینی دەکات ساڵی داهاتوو دۆخەکە تەواو ئاسایی ببێتەوە. بەرپرسانی ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕای دەگەێنن تەنیا لە 20 حاڵەتەکانی توشبوون بە کۆرۆنا دەگوازرێنەوە و پێشبینیش دەکەن تەنیا لە 70 دانیشتوانی هەر وڵاتێک پێویستیان بە ڤاکسینی کۆرۆنا بێت. ئاماژە بەوەش دەکەن بە پێی داتەوە ئامارەکان ئەگەری هەیە ساڵی داهاتوو ئەو دۆخەی بەهۆی کۆرۆنا هاتۆتە ئارەوە تەواو ئاسایی ببێتەوە. هەمووان بە هیوای کۆتایی هاتنی ئەم دۆخەین کە کۆرۆنا بەسەری هێناوین. کورتەیەک لە هەواڵەکانم پێشکەشکردن ئێستاش ناوەڕۆکی پرۆگرام. ماوەیەکی زۆر پێشەنگەی نێودەوڵەتی کتێب لە سلێمانی بەردەوام بوو. لەو ماوەیەدا لە چوارچێوەی ئەو پێشەنگەیەدا چەندین کاری گرنگ ئەنجام درا چالاکی و کاری خۆبەخشی جگە لە بڵاوکردنەوەی ئەو هەموو کتێبە جوان و بەسوودە کە پێشەنگەی نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب کۆتایی هات لە ماوەی ڕۆژانی پێشەنگەکەدا جگەلەوەی ئەو کار و چالاکیانەکرا بە سەدان گەنجیش پێشەنگەکەیان کردبووە دەرفەتێک بۆی
کارێکی باش یاخود بڵاوکردنەوەی کللتوری هەماهەنگی و هاوکاری خۆبەخشی زیاتر لە نێو چین و توێژەکاندا بڵاوکەنەوە. یەکێک لە گروپەکانی گەنجان کتێبەکانیان کۆ کردەوە بەبێ بەرامبەر بەو کەسانیان بەخشی کە ئارزووی خوێندنەوەی کتێبیان هەبوو بەڵام توانای کڕینیان نەبوو. لەبەرەوە ئەوان هەڵەسان بە کۆکردنەوەی کتێبان و پێشکەشیانەکردن و هەروەها بەشێکی دیکە لە خۆبەخشەکان لە ناو پێشەنگەی نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب کۆمەک و هاوکاریان بۆ ئەو منداڵانە کۆ کردەوە کە نەخۆشی درێژخایانیان هەبوو واتە هەموو دەرفەتەکانیان کۆ کردبووە وەریانەگرت تا بتوانن هاوکاری لایەنێک بکەن یاخۆ چین و توێژێکی پێ بکەن بابێکەوە بیان بینین. کەمپینێکمانێ بەنای خۆنی منداڵانی شێرپەنجە وەک لە ناوەکەی دیارە ئەم کەمپینە بۆ بەدێنانی خۆنی ئەو منداڵانەیە کە توشبووی شێرپەنجەن و بەڵام بۆی خراپیباری مادیە خۆت نەخۆشەکانیان ناتوانن بە خەونەکانیان بگەن. ئێمە لێرە ئەم پێشانگایەمان بە دەرفەتزانی کە بتوانین هاوکارێکی باشی تا کۆ بکەینەوە بگەنین بەدەست مناڵەکان بۆ بەدێنانی خەونەکانیان و خۆشبەختانە خەڵکێکی باشیش ڕووی کردووە لە کەمپینەکە و بەدڵی بوو و هاوکاری گەیاندووە. ئیشی ئێمە لە چوارچێوەی گەشەپێدانی مرۆیی و هاوکاری ئەو کەسانێک کە هێژار و فەقیرن یاخۆت مناڵی نازدار و یاخۆت مناڵانی توشبوو بە شێرپەنجە و یا ئەو کەسانێک کە پێداویستی تایبەتن زیاتر ئێمە هاوکاری ئەو کەسانەکەین لە ڕێگەی کۆکردنەوەی پارە بە هاوکاری یاخۆت ئێمە گەنجە خینە سەرکار و کۆمەڵێک خەڵک هەیە پێویستیان بۆ نیە ئێمە هاوکاری مادیان بکەین پێویستیان بەوەیە ئێمە چۆن وایان نەکەین دەست بکەنەوە بە ئیش بۆیە ئێمە لە ڕێگەی کڕینی ئەو ئالەتانی کە پێویستیانە بۆ کارکردن ئێمە هاوکاریانەکەین کە دەست بکەن بەکار. ئەمڕۆ ئەوکو هاوڕێگە لێرەین ئێمامانەوێت کللتوری خوێندنەوە زیندوو بکەینەوە بە هەموو ڕێگەیەک ئەمانەوێت کللتوری بەخشین زیندوو بکەینەوە لەگەڵ خوێندنەوە. هاوڕێگە لێرە چیەکە؟ هاوڕێگە لێرە ئێمە کتێب لەو ئازیزانە وەرەگرین کە خوێنەرێکی بەردەوام من و کتێبی زیادیان هەیە ئەتوانن کتێبەکان بدەن بە ئێمە و دواتر ئێمە ئەین بەو کەسە شایستانەی وەکو هەدیەک ئەین بە ئەو خوێنەرانەی کە توانێت کڕێنی کتێبیان نییە. هەر لە چوارچێوەی کتێب و خوێندنەوە ئەو فڵزا جوانە ئەمێنینەوە ئێمە ئەمڕۆ بە میوانداری نووسەر و ڕۆژنامەنووس بەڕێز بەرهەم عەلیمان کردووە کە لە ستودیۆ لەگەڵمانە بێ بۆ قسەکردن لەسەر ئەو دوو کتێبەی کە لەم ماوەیەدا نووسیوێتی و خستوێتە بەردی دوخوێنەوەدانی و هەروها لە پێشەنگەی نێودەوڵەتی کتێبیش بەشداری پێکرد بوو. بەخێر هاتی مامۆستا بەرهەم باشیت بەخێر بێسەرچاو. پێمان بڵێ ئەم دوو کتێبە من و ژن لەگەڵ کاروانی ڕۆژنامەوانی ماوەی چەندێکی پێچوو کەی تەواو بوو؟ ئەوەی کاروانی ڕۆژنامەوانی ئەوەی بڵین شتێکی بە خەیاڵ و ئەندێشەی خۆمان زیاتر ئەمە کاتی زۆرترێ بێگومان ئەوانی وەکو کتێبێک کە وەرگێڕانە ڕاستە
پێشان قەبارەی کتێبەکە و ژمارەی لاپەڕەکان و ژمارەی وشەکانەوانش هەر بە خۆی ئینی هەیە لە کاتە لەوەی ڕۆڵی هەیە لە کاتە چەند پێسی بۆ ئامادەکردنی کتێبێکان نووسینی کتێب بەڵام ئەوەی کاروانی ڕۆژنامەوان بە پچڕ کارم پیا کردووە زیاتر بە خەیاڵی و بیشکردن لەسەر خەیاڵی مناڵ تۆزی قورس بەتاچیتە ناو جیهانی مناڵە و داوامگیرکردنەوەی مناڵ چی ئەوێ چی ناوێ ئەویان تقریبان لەوانێ سێ ساڵێکی پێچە بەڵام بە پچڕ ئیشم پیا کردووە لەبەر بۆ خۆی ڕۆمانەکەش بەش ئەوکو بڵین کۆمەڵێک سەرکێشی مۆهامەراتە مناڵێکی ڕۆژنامە نووزەی کات زیاتر ئامانجی کتێبەکە بۆ ئەوەیە کە مناڵ فێری کاری ڕۆژنامە نووس ئاشنابێ بۆی کە ڕۆژنامە نووسیە کاراکتەری چۆنە تووشی چیە بێ لە ژیانیە تووشی هەرچی شتێکی باش و خراپکە لە ژیانی ڕۆژنامە نووس تووشیە بێ لەنا ئەو ڕۆمانیان جێم کردوێتەوە و تەمان وێنەشی لەگەڵە بۆی مناڵ بۆ مناڵی 8 ساڵ 9 ساڵ تا 15 ساڵە بێت ئەویان کاتێکی زۆرتری بێت بەس ئەوەی وەرگێڕان ئەوەی منوژن وەرگێڕانی شیعرە هەرە ناودار و هەرە گرنگەکانی نزار قەبانیە هەم شیعرە سۆزداری و ئەوانەکانی هەم شیعرە ڕخنەیە کۆمەڵایەتی سیاسیەکانیشی تێدایە ئەویان بە درێژایی ئەو هەژمایی کەرەنتینەیشن تیاکردی ینی شەوان بێگومان کەرەنتین دەرفەتێکی زۆر باش بوو بۆ نووسەران بە تایبەت و هونەرمەندانیش بەگشتی دەرفەتێکی باش بوو بۆ نووسین خوێنەوە بە خۆت پێداچوونەوە بەڵام ئەمە باسێکی ئەمە بکەین کاروانی ڕۆژنامەوانی وتت بۆ تەمەنی 8 ساڵ هەتا 16 ساڵ بێت 9 تا 15 ساڵ گەورەش بیخوێنێتەوە شتی گرنگی سوودی لێبینێ بێگومان جا مناڵانی ئێمە بێگومان ڕۆژنامە نووسان مناڵەکانمان زەرورە بیخوێنەوە لە بەرەوەی بزانن کە دایک بۆکیان بە چ دۆخێکدا بەڵەوە دروست بوو کەواتە ئەوە سەرچاوی دروستبوون مناڵتر بوو لە ئێستا لەو تەمەنە لە حەوت وەشتی واکو تۆ ئیش سیە بنیش هەموو ڕۆژنامە نووسمەی و یعنی سی خەریکی چی دیانی ئێوە چیەکەن شەو درەنگەیتەوە ڕاستە ئەو بەلای منەوە گرنگ بوو ناڵێم لە زۆر شوێنی کەش وتومە ینی ئێستا مناڵە زانێ پۆلیسیش چیە ئەزانێ پارێزەریشی چیە تەنانەت دەتوانێت زانێت پزیشکیشی چیە مامۆستا ئیشی چیە بەڵام نازانێت ڕۆژنامە نووس ئیشی چیە پرسیاری زۆریان لا دروستە بێت زۆر بێ ڕۆژنامە نووسان لەوانێ خودی مناڵەکانی خۆشیان نەزان ئەمانە خەریکی چ کارێک جا ئەوە هەم تەکنیکی کاری ڕۆژنامە نووسی بەس بە خەیاڵی مناڵە مناڵە لە ناو غابات و حیوانات و شتە عەژی بە خەیاڵ کەواتە چۆن مام سەبەر هەم نووسینی کتێبێک یاخود لەدایکبوونی کتێبێک کە بیرۆکەیەک لە مشکی تویا بێت چۆنیەتە ئاراوە کاتێکە ئەم بیرۆکانە لە منداڵێکەوە وەرەگری یاخود لە شتێکتر ئەبێتە ئارەزوو نووسینەکە یاخود پێویستیشە لە هەمان کاتدا پێویستیە خۆی زۆری ئەدەبی مناڵ بە زۆری ئەدەب پێویستیە چونکە با بڵین ئەدەبی مناڵ تەمەنیشی کۆنە لەگەڵ نووسین بۆ گەورە تقریبان ماوەی قۆناغی دوای ئەوەی نووسین بۆ مناڵش دەستی پێ کردووە کە ئێستا بەڕاستی ئەوە لە ناو دنیای پێشکەوتو ئەوەی ئیش لەسەر عەقڵی مناڵ و پێشکەستنی عەقڵی مناڵ و کردنەوەی عەقڵی مناڵە کرێت ڕەنگە هەندێک گەورە بایەخمە بە مناڵ بدرێت بۆ ئێستا نووسەرە ناودارەکانی کۆمەڵگە پێشکەوتەکان زۆربەی ئەو نووسەران کە بۆ مناڵە نووسن من بە خۆمەوە دووەم کتێبمە بۆ مناڵێکیان شیعری گۆرانی بوو نایب پشیلەی چاوبەڵک بوو ئەمە دووهەم کتێبە بۆ مناڵ بەڵام ئەوەی قسەی جەنابەت دروستە بخۆی سەرەتا بیرۆکە ینی لە پێویستیەک بۆ بیرۆکە دروستە بێت مەرجش نیە و پێویستە تۆ لە ناو نزیک لە خۆت ببینی ڕەنگە سەیری کۆمەڵگەکەی بەگشتی ئەو بیرۆکەی لا دروست بێ بەڵام بەخۆی هەموو نووسینەک وایە سەرەتا لە بیرۆکەوە دەست پێەکە دوایی ناو مێشکی با بڵین لە ناو خەیاڵ و ئەندێشەی نووسەرەکان بیرەکات و چۆن دایڕێژێت لای خۆی لەوانە ئێستا ڕۆمانێک یا دوو ڕۆمان لە خەیاڵی مناوێ بەڵام یا چەند چیرۆکی لە مێشکی جەنابتا بەڵام چۆن دایڕێژی چۆن دەست پێیەکەیش بخۆی کارێکی تایبەتە نووسین بەشێکە لە داهێنانی بەشەری ڕاستە بە تایبەت لەم سەردەمەشدا کە کاریگەریەکی تەکنەلۆژیای زۆر بەهێز لەسەر مێشکی منداڵە بەڵام گەڕانەوەیان بۆ خوێندنەوە و تێگەشتن لە هەموو کار و پیشەیەک بە کارێکی پێویست رەزاندێ بێنە سەر ئەو بەرهەمەی دیکە یاخود ئەم کتێبەی دیکە کە کاری وەرگێڕانت بۆ کردو بۆچی شارەکانی نزار قەبانی هەڵبژاردن نزار قەبانی بخۆم لە ساڵانی 1990 من زۆر لەناو لەگەڵ ئەدەبی نزار قەبانی ئەژیم ینی سەرسامم پێی خۆم وەکو کەس بەڵام نزار قەبانی خۆی وەکو ینی ڕەنگە لە هەموو شاعیرێکی عەرەب زیاتر لە نێو کۆمەڵگەی غەیرە عەرەبیە ناسراو بێ
يعني حتى تەنانەت نەوەکانی دوای منیش نەوەکانی پێش منیش لەگەڵ شیعری نزار قەبانی ژیان لە بەرەوەی مەسەن زۆر لە شیعرەکانی کراونەتە گۆرانی و گۆرانیش هونەرێکی زۆر بڵاوە چۆتە ناو بیرەوەری و ژیان و یادگەی خەڵکەوە وەتە بەشێک لە ژیانی کۆمەڵێک کەس جا عەرەبی کە شیعرەکان بە عەرەبی بوون بەڵام جگە لەوەی کە پێڵەن شاعری ڕۆمانسیەت و شاعری خۆشەویستی و شاعری ئەوینداری و لەقەبی زۆرە بەڵام نزار قەبانی بەڕاستی دیوێشتری زۆر گرنگی هەیە ئەویژەوەی ڕۆشنبیرێکی زۆر ڕەخنەگرە لە کۆمەڵگەی عەرەبی و ئیسلامی و ڕۆژهەڵاتی ئەوانە و نزار قەبانی تەنها مامەڵەکردنی لەگەڵ ئەوین و ڕۆمانسیەتیشە زۆر جیاوازە لە شاعرەکانی تر زۆر جیاواز ینی ئەو تقریبان بەشێکی زۆر گرنگ لە تەمەنی خۆی بۆ خزمەتکردن بە پرسی ئافرەت تەرخان کرد بەڵام لە ڕێی شیعرەوە ینی ئەوەی ڕەنگە کە نزار قەبانی بە خانمێگەڵە خۆشمەوەی زۆر جیاوازە لە شاعیرێک کە کاڵێ خۆشمەوەی لەبەرێ ئەو بەدیدێکی زۆر جوان کە ینی سەیری خانمێکی ڕۆژهەڵاتیەکە ناو کۆمەڵگەی ڕۆژهەڵاتیە ئەزانێ ئازار و ژانەکانی دەوری ئەو خانمەکە ناو کۆمەڵگەیەکی وایەژی هە لەو ڕێوە هەیەوێ هەم با بڵین لە دەرگای دڵی خانمەکە بامی لە دەرگای دڵی کۆمەڵگە با بڵێن پێ دوایە ینی لە ڕێگەی شعرەکانی ئەوە توانیوێتی خزمەتێک بە ئافرەت بکات بگرە زیاتر لە زۆر لایەنی دیکە کە نەیانتوانیەوە تا ئەم ساتە وەختەش خزمەتێکی وا بە ئافرەت بکەن مامۆستا بەرهەم جگەلەوە ئەو شعرانی نزار قەبانی کە باسی ئەوت کرد ئەکرێ بە گۆرانی چێژی زۆر هەیە بەڵام وەرگێڕانی بۆ سەر زمانی کوردی بە و شێوازە بە هەمان چێژ خوێنەر وەریەگرێت من حەزەکەم ئەویان خوێنەر بڕیاری لەسەر بەیان ئەوانەی کە زۆر شارەزان لە وەرگێڕانی شێپڕوویا لە وەرگێڕانی هەر تێکستێکی تری ئەدەبی بەڵام چەند کەسێک پێش من کۆمەڵە شیعریە جیاوازیانی نزار قەبانی شیعری زۆرە نزیکەی تا پێش کۆچی دوایی 36 دیوانی 36 دیوانی شیعری هەبوو بەڵام نزار قەبانی چەند جارێک خەڵک کۆمەڵە شیعری کردوەتە کورد ینی نووسەرانی کورد ئەوانیش تەمان لەگەڵ ڕێزم بۆ جوهری ئەوان و بۆ کارەکانی ئەوانش بەس من ڕاستی وابزانام یەکەم کەسم کە بە شیعر وەرم گێڕاوە ینی نەمهێشتەوە زۆر هەوڵم داوە کە هیچ لە چێژی شیعری تێکستەکە کەم نکاتەوە وەکو تۆ چۆن بە عەرەبی خوێنی تۆ چێژی لێ وەرەگری ئەگەر عەرەبیەکە باش بێ بەڵام هەر بە هەمان تەنانەت لە کێش و سەرواشە هەمان مامەڵی نزار قەبانیم لەگەڵ کردووە بەبێ ئەوەی حەوڵم داوە بچووکترین خیانەت لە مێشکی نزار قەبانیم لە خەیاڵ و لە ئەندێشە و لە بیرکردنەوەکانی نزار قەبانی نەکەم لە پەیامەکانیشی بۆی نووسیوەتی بێگومان جا ئەگەر خۆت تەنزنووس بیت ئەوە زۆر زیاتر چاوت ئەچێتە سەر دوا بە و پیت و شەشی ئەزانین تەنزنووسەکان لە هەرێمی کوردستان بە پەنجەی دەست ئەبژێردرێن و کەمن تۆشێکیکی لەوان ماندوو نەبیت ماوەیەکی درێژە داڕاوی بۆ کارچی ئێستا چۆنی لەگەڵ ئەو لەوەی کتێبی مناڵان وتم یان یەکێکە لە کارە قورسەکان تۆ گەورە بیت و بە مناڵ بنووسی ئەنی خۆت بچووکەیتەوە بە ناو خەیاڵی مناڵ یا بچیتە ناو جیهانەوە و چۆن بیرەکاتەوە تەنزیش تقریبان یەکێکە لە قورسترین نووسینەکانی لە تێزە ئەدەبیەکان ئەنی بەگشتی ئەوەی کە جەناب دروتت ڕاستە من تۆڵی پەنجەکانی دەست لەوانە پەنجەکان یەک دەست بن لە کوردستان ینی ژمارە ئەوانەی کە تەنز نووسن بەڕاستی تەنز نووسن ئەوە قورسە لە بەرۆی تەنز نووسین جارێ یەکەم کەش و هەوایەکی تایبەتی ئەوێ ئێستا لەو وڵاتانێک کە کێشە و کەم و کوڕی و کەم ینی بە بڵێ خوار و خێچی زۆرە تۆ لە ناو ئەوانەیە تەنز نووس گەشەکە ینی تۆ دوو شەقامل لەبەر دەست بێچان زۆر ڕێک و پاک و خاوێن و جوان هەمووی شۆستە و ئیشارەی مروری و هەموو شتێک تاو بێ لێرە لە تەنئیشتی شەقامێک بێ هەمووی چاڵ و چۆڵ و بێ ئیشارەت مروری و بێ ترافیک و بێ هەر شتێک هەبێت تۆ لە بێگومان لەم شەقامە شت زۆرە لە خراپەکە نووسین زۆرە لە ڕۆژهەڵاتی ناوەڕات بە زۆری لەناو ئەو وڵاتانە تەنزگەشاکە کە با بڵێن دیکتاتۆرین یاخود بە زۆرێکە زۆرەکان کەم و کوڕی و خوارەکەچی کۆمەڵایەتی و سیاسی و ئەوانە زۆرە دوورکەوتنەوەی من لە تەنز دوور نەکەوتومەتەوە بەڕاستی ئێستا کتێبێکم دەرکرد چیرۆکانی گەڕە چیەمە ئاخر هەموو بەرهەمە تەنزیەکانی خۆم من دوو کتێبی تەنزم هەیە یەکیان خۆشەویستی سەردەمی عەقڵ سستی باسی کچ و کوڕێکە لە سەردەمی شەڕی ناوخۆیە دووچیان لە دوو حیزبی جیاوازن دابڕێن لە یەکتریان خۆشەوێت
باسی ئەو خۆشەویستیاک من ناو شەڕی ناوخۆیە بەس بە شێوازی تەنزە ناگەنە یەکتری بەهۆی با بڵێن شەڕەوە. دووهەم ئەمەی چیرۆکانی گەڕەکی ئێمەەوە 65 چیرۆکی تەنز و ینی ساتیرە چیرۆک بوون کۆمکردنەوە لە کتێبەکە. ئێستا خەریکی ئامادەکردنی بەشی دووەمی گەڕەکان چیرۆکانی گەڕەکی ئەمە جاران لە ڕۆژنامە بەردەوام ئەمنووسی ئێستا ڕۆژنامە نەماوە لە ڕۆژناوی باز ئەمنووسی کە ڕۆژنامەکە بەهۆی دۆخێت کۆرۆناوانەوە ڕاگیراوە بە هیوان بکرێتەوە لە ئایندێکی نزیکە لەوێ ئەمنووسی بۆیە دایمە ئامادەیم هەبوو هەفتانە چیرۆکی تەنز مەنووسی بەس ئێستا نانووسم لە کتێبەکانە کوڕیەکەمەوە وردە وردە زۆر باشەکەواتە تۆ هەمیشە کارەکانە بەردەوامن دابڕان و دوورخستنەوە نیە ناو کۆمەڵگاژین ینی تەنزنووس ینی ئەو شەرەمەندمەوە گەر خەڵک پێم بڵێت تەنزنووس بەس من لە ناو تەنزنووس پێویستی هەم بە وەتێکی گەورە هێز وەت شکاندن بەسەر زمانە دووهەم لە ناو کۆمەڵگە بژی بە بەردەوامی کۆمەڵگەی تۆ بریتە لە گوند بشین بریتە لە شار بشین بریتە لە خەڵکی خراپ بریتە لە خەڵکی باش خەڵکی داهێنەر هەموو نەوە زۆرە خەڵکی تە پێ ئەم کۆمەڵگە بە وردی بژیت بۆی بزانی ژانەکانی کۆمەڵگە تەنز چییە تەنز تۆ باسی خەمێک چۆن نەخۆشە بی عیلاجێک بەکارێنی بۆی دژی ینی دەرمانێکی دژی ئەو نەخۆشیە دەستەکە بۆی کە بەرگری پیاکە ئەویش وایە ئازارەکانی کۆمەڵگە تۆ بە شێوازی کۆمیدی بە پێکەنین باسیەکەی ینی جاری وایە تۆ خوێنەرەکە خۆی ئازاری هەیە ئەی خەیتە پێکەنین بەڵام لە ناخۆ تۆ پێڵە کۆمیدیای ڕەشیانی تەنز لەگەڵ نوکتە ئەو جیاوازی هەیە تەنز پەیامی هەیە پەیامێکی هەیە بەردەوامی بەڵام نوکتە بەس بۆ پێکەنینە جەمال مسابەر هەم بۆ پێیکە ئەم کتێبم کردەوە یەکسەر ئەم هەموو شارە جوانم بینی کە تەرجەمەت کردووە و بەیانیشە پێمان خۆشە ئەگەر شارێکت ئامادە کرد بێ گوێمان لێبێ بە چاوان دیاری کردە بەس ئەوی کە بزانەوەی کاتەکە دەرفەت بەت بەداخەوە کاتەکە کەما گەرنا زۆر زۆر زیاتر دەرفەت بوو پێمان خۆشە زەناتان ئەی خوێنمەوەکەی ویست تەواو بێت تەواو بێ ئاسا کاتەکە تەواو بوو ژنێک بە ناخما دێت و دەچێت هەر کەس قاوەی بۆ گرتمەوە زانی تۆ خۆشەویستی منی هەر کەس لەپی بۆ خوێنمەوە چوار پیتەکەی ناوتی بینی لە ژیاندا هەموو شتێک دەکرێ بە درۆ بخرێتەوە جگەل لە بۆنی ئەو ژنەی عاشقین و ڕەت ناکرێتەوە لای ئێمەی پیا و هەموو شتێک باش دەتوانرێ حەشار بدرێ جگەل لە هەنگاوی ئەو ژنەی بە ناخماندا دێت و دەچێ لای من هەموو شتێک دەکرێ مشتومڕی لەسەر بکرێ جگەل لە مێینەی تۆ کە هیچ قسە هەڵ ناگرێ لەکوێت حەشاردەمە ئازیزم ئێمە دوو دارستانی گرگرتووین کە کامێرەی کەناڵەکان هەر هەموو ڕویان تێکردوین لەکوێت حەشاردەمە ئازیزم کە هەموو ڕۆژنامەوانان دەخوازن وێنەی تۆ بکەنە بەرجی یەکەمی گۆڤارەکەیان منیش بکەنە پاڵەوانێکی گریکی نێو لاپەڕەکان جا ببمە کەیسی ئابڕوچوون بیخوێننەوە خوێنەران بۆ کوێت بەرم بۆ کوێم دەبیت ئاخر ڕوخسارمان لای هەموو قاوەخانەکان ناسراوە ناوی ئێمە لە هەموو ئوتێلەکان زانراوە لە هەموو شۆستەی شەقامەکانیش ڕیتمی تەپەی پێمان ئەزبەر کراوە ئێمە وەکو باڵکۆنێکی ڕوو لە دەریا دیار و ناسراوین وەکو نەخشی دوو ماسی زێڕین لەسەر گۆزەیەکی کریستاڵ دروست کراوین هەر کەس شیعرەکانمی خوێندەوە زوو لە سەرچاوی ئیلهام تێگەیشت هەر کەس گەشتێکی بە کتێبەکانما کرد زۆر سەلامەند بە بەندەری چاوەکانی تۆ گەیشت ناونیشانی ماڵی خۆمم بە هەر کەسدا بە ئاراستەی لێوەکانت هەنگاوینە زۆر سپاس مامۆستا دەست و خەمت هەر ڕەنگین بێ و ئینشاءالله هەمیشە ئەو شعرە جوانانە بەڕاستی کە گوێ لە نزار قبانیەگری یاخود ئەی خوێنیتەوە چێژێکی تایبەتی تایە ژنان زۆر باش لی تێگەن بەڵام ئێستش لە کوردیەکەی زۆر زۆر جوان دەستەکانت خۆش بێ گلەیەکی لە ژنان هەیە بە دەوامی داواکە ژنان خۆیان ڕۆشنبیر بکەن ڕاستە یعنیڵێ ئەبێ ماکیاجی ژن ماکیاجێکی ڕۆشنبیری بێت بێگومن بە خۆشحاڵیەوە ژنانی کورد تا ڕادێکی زۆرەوەیان زۆر باش ئێستا بەرە و ینی هەم لە ڕید لە ئاستی میدیا لە ئاستی ڕۆشنبیری ژنانی کورد زۆر بەرە و پێش چوون هیوادارم
باشتری زۆرتریش بەرەو پێش. بۆ هیوای ئێمەش زۆر سپاس مامۆستا بەرهەم عەلی کامڕۆ ئەو دەرفەتت بە ئێمە بەخشی بینەر و بیسەری هەندێک لەو بەرهەمانە بین کە تۆ لە دەریایەک لە بەرهەمەکانت پێشکەشتت کردووە و ئەزمونێکی گەورەت هەیە بۆ هیوایین هەمیشە بەردەوام بیت. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ هونەر لە پێناو مرۆڤایەتیدا پرۆژەیەکی خێرخوازی خۆبەخشی و هاوبەشی هونەرمەند کاروان حەلاق و بافڵ سەرهەنگ خاوەنی ستۆدیۆی هونەریە بۆ هاوکاریکردنی ڕەشۆ زیرەک لە هەولێر لە کاتی تۆمارکردنی کلیپی بەرهەمەکە تیمی کوردستان 24 لە هۆڵەندا ئامادە بوو بۆی وردەکاری ئەو پرۆژێ لە دەمی بەشداربووان بۆ بینەرانی ڕۆژباش بخاتە ڕوو. وەک کاروان حەمید حەلاق ئەمە بۆ یەکەمین جارمە ئاوازێکی تازە بەکارئێنم و تێکستێکی تازە بەکارێنم. ئەوەی سەرەتا من کە باسی ئەم پرۆژێ بکەم هەستام ئەم ئامێرە پلاستیکەم دروست کرد چونکی ئەوەی کەوا بێ ماڵ و حاڵن ئەبێ ئامێرێکی وای هەبێ کە ئامێرێکی بڵین بە من ئەمە بە 50 سنت کڕیوە نابێ بڕۆین ئامێرێکی وا بەکاربێنی کە ئامێرێکی زۆر گران بەها بێت چونکی من خۆم دەوری ئەو بێ ماڵ و حاڵا بینم. نزیکەی 6-7 مانگە بێ من خەریکی ئەم پرۆژەیەم بە هۆڵندی پێڵەن دەگلۆس واتە بێماڵ و حاڵەکان ئەوانی وا لە سەجادا کەوتونە ئیتر نزیکەی 10 عازف ئەبین هەر کەسێکیان لە وڵاتێکەوە هاتوونە بەڵام بە خۆشحاڵێەوە کە باسی ئەوەم کرد کەوا ئەم پرۆژەیەم بۆ خێرخوازیە زۆربەیان بۆ بە خۆبەخش هاتوونە بۆ ئەم کارە هونەریەی من. ئەم کارە خێرخوازەی من بۆ هونەرمەندی خۆشەویست کاکە ڕەشۆ زیرەک لە شاری هەولۆرە هیوادارم بتوانین سپۆنسەرێ بۆ کاکە ڕەشۆ خڕکەینەوە و هەتاکو بژێوی ژیانی کاکە ڕەشۆ زیرەک بەرەو باشتر بڕوە. ئاوازەکەی هی مامۆستا عەدنان شەویارە تێکستەکەشی هی برا گەورەی خۆمە مامۆستا پشتیوان حەمید حەلاق ئەویش خەڵکی شاری کەرکووکە تا ئێمە هەستاوین مەقامی حیجازشمان بەکارهێناوە بە سەرپەرشتی بڵین مامۆستا باڤێڵ سەرهەنگ خاوەنی ئستۆدیا یاد میدیا. سەرەتای ئەم بەرهەمە پار بوو وابزانم دەستمان پێکرد بیرۆکەی کاکاروان بوو توانیمان ئەو گروپە جوانە کۆ بکەینەوە بۆ ئەم پرۆژەیە. ئەم پرۆژەیەش کارێکی خێرخوازە بۆ بێپەنایەکانە هەر بەم ناوەش خۆی دەگرێت. کاری منیش لێرە بەشدارکردنی موزیک و دەرهێنانی ئەم کلیپەیە بۆ کاکاروان. من زۆر خۆشحاڵم کە لێرەم و بەشێکم لەم پرۆژەیە. من بە شخصی سەرسامم بەکاری کاروان لە ژەنین و شێوازی گۆرانی وتن و من زۆر خۆشحاڵم کە بەشداری ئەم پرۆژەیەم کە ببێتە هاوکاری بۆ خەڵکی تر. یەکەم جارە کە موزیکی کوردی دەژەنم کاتێک کاروان بۆ ئەم پرۆژەیە پێیوتم ڕاستەوخۆتم بڵێ لەو باوەڕەدام گرنگ بێت و جێی خۆشحاڵیە بۆ بابەتێکی لەو شێوەیە خۆبەخشانە بەشدار بیت. ئەگە تەمەشای سەر و سیمای من بکەی بەڕاستی زۆر شێواوە لەبەرەوەی من 5 مانگ 6 مانگە بێ ئەو ستایلم هەڵبژاردووە گەورەترین کێشەم بۆ دروست بووە هەم بۆ ئیشکردن لەبەرەوەی کاری بژێوی ژیانم من و خۆم وەستای کوشنچیم یعنی تەنانەت خاوەنی شەریکەکە زۆر لە هەواڵ ئەیویست من ئەو سیمایە لا بدەم لەبەرەوەی بۆ کاری نەگونجاوە
و لەسەر بۆ نمونە ئەچوومە بازار بە شێوازێکی زۆر ناشرین هەڵس و کەوتیانە کرد لەگەڵ منە من نزیکەی 6 مانگە بێ لەگەڵ ئەو بێماڵ و حاڵانەیە ئەژێ لە دوای ئیشکردن ئەچوومە بۆ لای ئەوان و شەمە یەکشەمانیش هەر لەگەڵ ئەوانە بووم بەس بۆ خەوتن من ئەگەڕامەوە ماڵەوە و لە تۆڕە کۆمەڵاتەکانیش ئەوە بەڵاو ببووە کە وایە کاروان حەمید حەلاق باری دەرونی تێک چووە لەگەڵ ئەوانەیەژێ بەڵام من کاروان حەمید حەلاقم و باری دەرونیم زۆر باشە و خەریکی پرۆژەیەکی خێرخوازیم. هەمیشە هونەرمەندان هەوڵیان داوە قوڵتر لە بابەتەکان تێبگەن و جگە لە هونەرەکان چەندین کاری دیکە بکەن بۆیە بە هیوای بەردەوامی بۆ هونەرمەندان لە هەر شوێنێکی دنیا بن هونەرمەندانی کوردستان. ئێستاش با بەیەکەوە گۆڕانکارەکانی ڕەوشی کەشوهەوای شارەکانی کوردستان ببینین. گۆڕانکاریەکانی کەشوهەوامان بینی کە لە مۆزەدا گۆڕانکاریەکان زۆر دیارە و جیاوازی زۆرە لە قرس کە ئێستا لەکانی گەرما بە شێوەیەک دابەزیوە سێت لە ئەوش زۆر ساردەوە لە چەند ڕۆژی ڕابردوشدا لە باڵەکایەتی چەند سانتیمێک بەفرباری جگەلەوەش دوو ڕۆژی ڕابردوو کە شەپۆلێکی بارانبارینی زۆر شارەکانی هەرمی کوردستانی گرتەوە بۆتە هۆی بەرزبوونەوەی لەی سەرمایە خود دابەزینی پلەکانی گەرما و هەورە بروسکێکی زۆر لەگەڵیا بوو بەپێی ئامارەکانی بەڕێوەبەتی کەژناسی و بوومەلەرزەزانی سلێمانی لە دوو ڕۆژی ڕابردوشدا زیاتر لە 45 ملیۆن باران لەو سنوورە باری لافاوێکی زۆریش هەستا بۆ خۆم بینیم و هەروەها کۆی ڕێژەی بارانبارینیش لە مای ئەمساڵدا لە سلێمانی 187.9 بوو لەو پارێزگایەکە بارانێکی زۆر باری ماوەی دوو ڕۆژە بەردەوام بارانبارین لە سلێمانی هەبوو هەرچەندە لە شارەکانی دیکە تا ڕادێک ئاساییتر بوو بارانبارین هەبوو بەڵام بەو شێوەی پارێزگای سلێمانی نەبوو یاخود ناو شاری سلێمانی نەبوو کە
لافاوێکی زۆر هەستا بوو و لەگەڵیا هەندێک جار تەرزەش ئەباری و پلەکانی گەرما زۆر دابەزی بوو بە شێوەیە کە هەستە کرد بەفرەبارێ ئەوە سارد بوو. من ئێستا هەر لە سلێمانی ئەمێنینەوە چینە لای پامێرمان هاوژین جەمال زانین زانیاریەکان لای هاوژین چییە و ئەمڕۆ لە سلێمانی چی دەگوزارێت هەندێک لەو زانیاریانەمان پێ بڵێت بانیت باش هاوژین ئەزانم جەوی سلێمانی زۆر زۆر ساردە بۆیە ئاوا باش خۆت پێ چاوەتەوە بمان بڵێت چی هەیە؟ بەڵێبیانیتان باشۆکە خۆشە داماژت پێدا چەند ڕۆژی ڕابردوو شەپۆلێکی سەرمای بەهێز وهروەها بارانبارین ناوسەنتەری پارێزگای سلێمانی گرتەوە ئەمڕۆژ کە دەستپێکی ڕۆژێکی نوێ بەشێک لە هاوڵاتیان وهروەها دوکانداران و فرۆشیاران خۆیان ئامادە کردو بەتایبەت بۆ شوێنانانەی ئەو شوێنانی کە نانی بەیانی لێ دەخورێت بە تایبەتی چایخانە و خواردنگەکان نێسەر لە یەکێک لەو چایخانانم کە لەگەڵ دابەزینی پلەکانی گەرما و هاتنی وەرزی زستان بە شێوەیەکی جیاواز خۆیان ئامادە دەکەن ئەویش کە ئەو چایخانانەیە کە هاوڵاتیان بۆ خواردنی بەیانی سەردانی دەکەن من بۆ قسە باسی زیاتر سەبارەت بۆی لەگەڵ هاتنی وەرزی سەرما دابەزینی پلەکانی گەرما ئەو خواردنگانانە چۆن خۆیان ئامادە دەکەن و چۆن پێشوازی لە هاوڵاتیان دەکەن دەچمە لێ کاکزانیار بفەرمی تێرە سواس دەکەم بەیانیت باش ئەم کاتت باش لە شتان ساغ بێت پێمان بڵێن ئێوە لەگەڵ دابەزینی پلەکانی گەرما و هاتنی وەرزی زستان وەکو چایخانە و ئەو شوێنانی کە خواردنگەتان هەیە و نانی بەیانی دەفرۆشن چۆن خۆتان ئامادە دەکەن و لە کاتژمێر چەند دێنە سەر کار سەرەتا بەخێر بێن ئێمە سعات 5:30 بۆ 6 چاخانەکە کراوەیە جا بەهۆی سەرماشەوە زیاتر خەڵک داواکاری هێلکە و ڕۆن هێلکەی کوڵاو ئەمانەیە ما زۆر تەڵەبیاتی نییە لە کاتی سەرمایە هەرەونەیە گوێز و هەنگوین و ئەم شتانەمانەیە پەنیری کوردی و ئە زیاتر تەڵەبیا لەسەر هێلکە و ڕۆن و هێلکەی کوڵاوە زیاتر زۆر باشە ئەو شتانی کە ئێوە دەیفرۆشن و پێشکەش بە هاوڵاتیانی دەکەن تا چەند شتەکان کوردەواریە ئەوەی کە دەبینی نەسە گوێز و هەنگوین و ماست و ئەو بابەتانی دیکە و کوجەناویش داماژە پێدا خواستی لەسرە تا چەند شتەکانتان کوردەواریە و هاوڵاتیان لێ ڕازین وەڵا هەمی کوردەواریە سا ئەوە ماسی کوردیە ئەوە هەر قەیما غاری خۆمانە پەنیرەکار کوردیە ئەوەش گوێز و هەنگوینەکە شەرعینە شتە هێلکەکەش زیاتر یەکێ بیوێ کوردیێنە یەکیش نەوێت ئەوەیە کە زیاتر خەڵە بەکارێنێ کاک زانیار تا چەند هاوڵاتیان تا کاتژمێر چەند سەردانتانتەکان بۆ ئەوی کە نانی بەیانی بخۆن وەڵای زیاتر ئەوانی کە ئیشی بەیانیان لەگە بۆنمە کرێکارەیە ئەوانی دەوامیان هەیە زیاتر سا 6 و کرێکاریەت لەو بە دواشەوە خەڵکی ئاساییەت بۆنە دوکان نارەیە کەسێکەیە بابەتی نان و سەمون ئێوە بە گەرمی پێشکەشی هاوڵاتیانی دەکەن یا خودوە هەندوەکو هەندێک شوێنی دیکە پێشەوە خۆتان ئامادەی دەکەن ناوەڵا نانەوەخانەکە نزیکات کەسێن بێت یەکسەر نانی گەرمی بوێنین ئەوە ژەر سەمونخانەیە سەمونی حەجەری هەیە حەزی لە سەمونە سەمونی بێ هەشە حەزی لە نانە نانی بوێنین لەگەڵ دابەزینی پلەکانی گەرما تا چەند فرۆشی ئێوە زیاتر دەبێتە بۆ پێی کە هاوڵاتیان کەمتر دێنە دەرەوە بە تایبەت ڕۆژانانی کە دەوامی فەرمینیە وڵای وەکو سەرماکە زۆر تەسیری نییە بەس وەکو باران و بەفر ئەگەر بارێ لەو کاتەیە تەسیری هەیە خەڵک کەمتریاتە دەرەوانە زۆر نایاتە دەرەوە نان بخوا بۆچێ لە ماڵەوە زیاتر مێنێتەوە بۆی بارانەکەەوە یا بۆی بەفرەکەەوە دەست بە کاکزانیار کاری خۆت کەلش ساغ بێت بەڵێ هاژەوەکو کاکزانیار ئاماژەی پێدا زیاتر بەیانیان هاوڵاتیان لە کاتی دابەزینی پلەکانی گەرما بەرە و وەرزی زستان دەچین زیاتر خواستیان لەسەر هێلکە و ڕۆن و واروەها بابەتەکانی گوێز و تاعین و قەیماغ و چەند بابەتێکی دیکە هەیە هاوژین هیچ پیشان ناین لەو خواردنانەی کە دانراوەوە ئەوەش کە حازر کردووە بیخۆی بەنیازی چی بخۆی هیچ ئامادە کردووە پیشانمان بیت وڵی جارێ لەگەڵ کاگەڤە بڕیاری هۆمان نەیەوە کەچی بخۆین بەڵام هەر لێرە ئەمێنینەوە ڕەنگە وەکو کاکزانیار ئاماژەی پێدا ئەو ماست و قەیماغ و بابەتانی دیکە کە کاکێڤی کەمێک پێش ئێستا پیشانیدا ئێمەش هەر ئەوانە دەخۆین و وەکو هاوڵاتیانی دیکە پاش کەمێکی دیکە دەسەکەین بە نانخواردن و دەچین بە لای کاری ڕۆژانی خۆمانەوە دەستان خۆش بێ و نۆشی گیانتان بێ زۆر سپاس هاوژین کە لەگەڵمان بوویت هەر لە چوارچەوەی کەش و هەوا و سەرما و ئەم وەرزەدامێنینەوە کە کەشوهای زۆرینەی پارێزگاکانی باکووری کوردستان بە تەواوی گۆڕانکاری بەسرا هاتووە و پلەی گەرما لە شەوە بۆ خوار سفر دابەزیوە بە شێوەیەک قەراغی ئاوەکانی بەستووە و جامی ئۆتۆمبیلەکانی بەستووە ئەوەش کاریگەری لەسەر ژیانی ئاسایی ڕۆژانی هاوڵاتیان داناوە چونکە ناتوانن بە
ئاسانی کارەکانیان بکەن ئەوە لە زۆرینەی ناوچە شاخاوەکانی باشووری کوردستانیش بە فرباری وەکو باسم کرد لە سۆران لە دەڤەری باڵەکایەتی و پلەی و هەروە حاجی ئۆمەرانیش کە ڕۆژهەڵاتی کوردستان لە هەندێک شار 80 سانتیم بەفرباریەوە جا ئەگەر بچینە ناو زستان و زستانێکی سەخت ئەبێ چی بکەن ئەو شارانە و چیمان بەسەر پێچێت ئەم ساڵ زستانێکی زۆر سەخت بەڕێوە بێت بابێکەوە بیبینین. گۆڕانکاری تەواو لە کەش و هەوای پارێزگاکانی قەرز، ئەردەخان و ئاگری لە باکووری کوردستان ڕوویداوە. بە شێوەیەک ئاوی سنوورەکە و جامی ئۆتۆمبیل و باڵەخانەکانی بەستووە. بەشێکی هاوڵاتیان ئۆتۆمبیلەکانیان بە بەتانی و چادر داپۆشیوە. بەرزبوونەوەی پلەی سەرما کاریگەری تەواوی لەسەر ژیانی ئاسایی ڕۆژانە داناوە و هاتوو چۆکردنی ئەستەم کردووە. نەزمبوونەوەی پلەی گەرما و بەرزبوونەوەی پلەکانی سەرما بۆتە هۆی ئەوەی هاتوو چۆکردنی ئەستەم کردووە. بە جۆرێک دەبێت شۆفێران لە کاتی شۆفێری بە وریایەوە مامەڵە بکەن. هاوکات بەشێک لەو شوێنانەی هاوڵاتیان دان و گەنم بۆ باڵندەکان ڕۆدەکەن بەهۆی سەرماوە بووەتە بەستەڵەک و باڵندەکانیش لە خواردن و دانەوێڵە بێبەش بوون. زیاتر لە مانگێک دەبێت گۆڕانکاری تەواو بە سەرکەش و هەوای شارەکانی باشوور و بە تایبەت باکووری کوردستاندا هاتووە. بە شێوەیەک پلەی گەرما لە زۆرینەی شارەکانی باکووری کوردستان لە کاتی شەودا بۆ ژێر سفر دابەزیوە و شەختە و بەستەڵک لە ئاوەکان دروست بوو و هەروەها سەرچاوی بەشێک لە ئاو و کانیاوەکانی بەستووە. بە هەمان شێوە لە تەواوی ناوچە شاخاویەکانی باشووری کوردستان بە فرباریوە و پلەی سەرما بەرز بووەتەوە. هاوڵاتیانیش ئامادەکاری تەواویان بۆ وەرزی زستان و سەرما کردووە. ئافرەتێک لە مسقەتی پایتەختی ئەممان نزیکەی 500 سەگ و پشیلەی لە ماڵەکەی خۆیدا بەخێو کردووە و مانگانەش زیاتر لە 7,000 دلار لەو ئاژەڵانە خەرج دەکات و چاودێریان دەکات. ئەو خانماڵێ ڕۆژانە کاتێکی خۆش لەگەڵ ئەو پشیلانە بەسرە بە جێوێکی خۆشیە لەگەڵ ئەو ئاژەڵانە بەڵام دراوسەکانی لە زۆری ئەو سەگ و پشیلانە نیگەرانن و بێزاریش بوون لی خۆشیەکەی بۆ خۆیەتی و ناخۆشی و بێزاری کەشی بۆ دراوسەکانی. مەریەم بەلوشی وەختێ دیتن بەدەهان پسیک لە دەردۆراوێ کۆم دبنە. مەریەم لە مەسقەتە پایتەختە عومانێ دیگەن نزیکی 500 دیلبەریکان دژی ئەو کوچک و پسیکێن گۆمەتەرسێ سەر ژیانەوانە هەبوو لە کۆلان و جادەیان دەمان هەموو کۆمکردنە و دمانە خۆداوان خۆدیتکە. تەوی گۆ جیرانە نوێی گیلی و گازنان ژێ دیکن لێ ئەو دبێژە ژیاناوێ دگەل 480 پسیکی و 12 کوچکانە گەلێکی خۆشە و ڕۆژێن خۆشی بۆوان ڕەب سەردەبە ژبەر ئەو ژ مرۆڤان دلسۆسترن. دەما من دەست بە خۆدیکردنا ئاژاڵان کرد هەژمارە پسیکن من کۆ خۆدی دکرد نەدگها سه پسیکی بەری ئەز خانەنشین ببم من ئەف خانی کری و من پسیک زێدەکردن چیرۆکا من بوان رە دەست پێکرد دەما کۆ گورێ من پسیکێک ئانی مالێ پشترە من ئەو خۆدی کرد و ژێ دەمێڤە ئەزوان خۆدی دکەم. الگۆر خەلک و میدیایە عومانێ دە ساڵێن بوریدا هەژمارە ئەژەڵێن سەرجادەیان گەلێکی زێدە بوو. تەوی گۆ بریارێن حکوومەتێدانینە سەر ئەو کەسێنە گۆوان ئەژەڵان لە خۆ نەگرن و باوێژنە سەرجادەیان. الگۆر مەریەم دیدە خویاکردن ئەو هەر مەه زێدەتر ژە 7,000 دۆلارانە ژەوان پسیک و کوچکان را خەرج دکە بۆ کۆتناوێت ناووان دەژی 17 یەن کۆر هەنە و پێویستیاوان بە ئالیکاریە هەیە. Ez gelek aslangiyan dibînim di dabînkirina xwarina wan de û çareseriya wan ya pizîşkî. Ji sala 2014 ve min dest bi vî karî kir. Wê demê civaka me gelek hez ji vî karî nedikir. Tenê hin kesin nîzik birêya Instagramê alîkariya min dikirin. Hêviya min ew e ku civak alîkariya min bike ji ber ku ajalên ku kes guh nade wan pîwîstiya wan bi alîkariyê û xwarinê heye. 17 pisîkên li cem min korin û divê ez xwarina wan bi destê xwe bidime wan. مەریەم ji sala 2014 ve dest bi karê xwe kiriye û roj bi roj hejmara ajalên li cemxwe xwedî dike zêdetir dibe. Herûha dibêje enha her kes dizane ku ew ajalan xwedî dike û bi berdewamî kesên biyanî û geştyar dilberîkên xwe li ber deriyê mala wê datînin.
دا ئەوان خۆدی بکە و بپارێزە. ڕۆتی حەسەن، کوردستان 24. ئێمە ئەزانین کە خانمان دەستیانەگات بە هەموو پیشێک یاخود دەتوانن هەر کارێک قورس بێ بیکەن. جایتر لە هەر بوارێکدا بێت هاوە حەزی خۆشیانی تێکەڵ دەکەن. بینیمانەوە خانما و هەموو سەگ و پشیلە و بە شێوەیە کە ئاژەڵ دۆستە هەمویانی بەخێو کردووە و ساڵانە ئەو هەموو خەرجە زۆرەشیان تیا سەرفەکە مانگانە. جگەلەوە خانمانێکی دیکە هەن کە پیشەیەکیان هەیە. جگەلەوەش حەزیان هەیە بۆ کاری دیکە. جاکارەکە گەر قورس بێ پیاوان بێت ئەوانە توان و بەهێزن. وەکو بیستومانە لە ڕابردوشدا شوان هەمیشە پیاوان بوون. پیشەی شوانکاری زۆربەی جار بە پیشەی پیاوان ناسراوە، بەڵام خانمان بۆ هەوڵدان بۆ ئەوەی کە ئەو کارەش بکەن ئەو قورسیش نییە بەلایەنەوە. بەشێک لە خانمان کە بوونەتە بێری لە کێڵگە دوورە دەستەکانی ئوسترالیا لە بەربیانێکی زۆر ئاژەڵەکانە بن بۆ لەوەڕاندن تا زەردەپەڕی ئێوارە. شوانکارە خاون بە ئەزمونونەکانیش باسیێواکەن کە خانمان بۆ ئەو کارە باشترن وە زۆر بە سەلیقەترن و لە بەرەوەی ئەوان زیاتر چاودێری ئاژەڵەکانەکەن. لەگەڵ گزنگی خۆر و سروەی بەیاندا شەنگەبێری دەڕواتە ناو ئاژەڵان و مەڕ و ماڵاتەکان. کارلاکان ماوەی 3 مانگە گەشتەکەی لە کاتژمێر 5 بەیانی دەست پێ دەکات تا زەردەپەڕی ئێوارە بۆ لەوەڕاندنی مانگاکانی لە کوێنزلاندەوە بەرەو تاترۆم لە ئوسترالیا. ئەم کچە شوانە یەکێکە لەو خانمانەی گەڕانەوە بۆ ئەم پیشە کۆنەی هەڵبژاردووە لە کاتێکدا ڤایرۆسی کۆرۆنا ژیانی ناو شارەکانی بە جۆرێک وەستان کە بۆ ئاوەدانی و ئارامی جیهان ڕووی کردەوە گوند و دێهاتەکان. کاتژمێر 5 بەیانی کاتی ئاسایی کارکردنە تا درەنگانی ئێوارە چێژ لە کارکردنەکەم وەردەگرم. بەڕاستی ئاڵۆزیەکانی ژیان و ئەو دۆخای کۆرۆنا دروستی کردووە کار ناکاتە سرم. کاتێک لێرەم لە ناو کێڵگەکان بۆ لەوەڕاندنی ئاژەڵەکان زۆر خۆشحاڵ. پیشەی شوانی زیاتر بە پیشەی پیاوان ناسراوە. ئەوان ئەو کارە دەکەن. بیڵێتل کە 14 ساڵە پیشەی شوانکاریە لە کێڵگەکانی ئوسترالیا چاودێری ئاژەڵەکان دەکات و دەیان لەوەڕێنێت، بەڵام پێی وایە خانمانیش دەتوانن کاری شوانکاری بکەن و تەنانەت باشتریش ئەنجامی بدەن. ئافرەتان کەمێک باشتر و ورتر کار دەکەن، زیاتر لە پیاوان چاودێری ئاژەڵەکان دەکەن. بەو شێوەیە نین کە بزانن تەنیا دروست بوون بۆ چەند کارێکی تایبەت. نازانم بەهۆی کۆرۆنا بێدیان نا، بەڵام کەسانێک لایەن ئاسانە کاری شوانی بکەن لە کاتێکدا بەڕاستی ساڵانێکە بەرەو ناوچوون دەچێت. بەرپرسانی کشتوکاڵی لە ئوسترالیا تێبینی هەوڵەکانی گەنجانیان کردووە لە پەرۆشیان بۆ کەرتی کشتوکاڵ و کارکردنیان. ئەندامێکی یەکێتی جوتیاران ئاماژە بەوە دەکات کە لۆژیکی گەنجان وایە بە دوای ئەزمموی زیاتر و جۆرا و جۆردا بگەڕێن بە تایبەت لە بواری کشتوکاڵیدا. بێگومان کۆڤید-19 قوتابخانەی داخست ئەوەش بووە هۆی زیادکردنی خواسی گەنجان بۆ پڕکردنەوەی ئەو بۆشاییەی لە کاتی داخستنی قوتابخانەکان بۆیان دروست بووە. ئەوەی هەمووان پێویستمانە خواردنە ئێمەش بەردەوام دەبین تا لە دڵی کشت و کاڵی وڵاتەکەماندا بمێنینەوە. کەرتی کشتوکاڵ بە یەکێک لە کۆڵگەکانی ژێرخانی ئابووری دادەنرێت لە ئوسترالیا. گرنگی تەواو دەدرێت بەو کەرتە بە هەموو بەش و لایەنەکانی. نمونەی شوانیش یەکێکە لەو کارانەی کە خانمانیش هێزێکی کاریگەری ئەو بوارن و لە سەدا 46 کەرتی کشتوکاڵ لە ئوسترالیا لە ئافرەتان پێک دێن. عزیز ئەسمار کە هونەرمەند و شێوەکاری سووری وێنەی دیێگۆ ئارماندۆ مارادۆنا یاریزانی کۆشکردووی ئەرجەنتینی لەسەر دیوارە ڕۆخاوەکانی ئیدلب کێشاوە. ئەو هونەرمەنداڵێت هەوادارێکی سەرسەختی مارادۆنا بووە بۆ لە نزیکەوە یاریەکانی بینەوە بەردەوام متابعی کردووە. ئەشڵێت ئەوان مارادۆنایان خۆش دەوێت و وێنەکەی لە ناو دڵیاندا هەڵدەگرن. لە چەند ڕۆژی ڕابردوودا کە یاریزانی ئەرجەنتینی کۆچی دوای کرد لە تەمەنی 6 ساڵیدا، ئەویش یەکێک بوو لە ئەفسانەکانی تۆپی پێ کە یەکێک لەو کارانەی کردی بۆ جارێکیان بە دەست گۆڵی کرد، ئەوەش دەنگدانەوەیەکی زۆری لێکەوتەوە لە جیهانی تۆپی پێدا.
ئەمڕۆ کۆتایم هێنا بە بڕگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژ باش بۆ هیوایم هەمیشە ساغ و تەندروست بن هەر شاد بن تا سبینە ئەم وڵاتان هەمیشە ماڵتان ئاوادان و سفرەتان بەڕخێر و بەرەکەت بێ هەر شاد بن.